بۆیە رسول الله صلى الله عليه وسلم شەڕی نەکرد تا سێشتی هەبوو شەڕی نەکرد لەگەڵ کافری محاربیش تا سێشتی هەبوو باش ساحە کە مەدینە بوو کە بوو بە خاوەنی شار ساحە هێز کە سەرباز بوو جوندی بوو ئەفراد ئەوانەی پیا کرد ئەنجا دوایش چەک چونکە شەڕ بۆ سیانە ئاکرێ شەڕ بەبێ شوێنێک دوای بۆی بڕۆیتەوە خۆتی لێ کۆ بکەیتەوە نییە ناکرێ باشە شەڕ بەبێ کۆمەڵێ پیاوی پیاوانە کە ئامادە بن بۆ هەموو شتێ لەگەڵ تا بن ناکرێ کاکە تۆ کۆمەڵێکە بەدواوە بێ نیوەی بە پارە هەڵخەڵەتیان کرێ نیوەی لە ترسا ڕاکە تو خۆ دەمێنیتەوە ئینسانە بێ عەقڵی هەبێ بزانێ هەنگاو چۆنن بۆ شەڕی بەدر ڕۆی رسول الله صلى الله عليه وسلم سێ جار جوندیەکانی وەستان و تێڵێن چی تا آخر جار سعدی کوڕی مەعاذ فەرمی سوێن بەخوا ئەی رسول الله گومانە لە ئێمە هەیە دەی وەڵڵاهی بۆ ناو بەحر بڕۆی بە دواتین ئەنجا دەباڵ تا نەزانی کێو لە پشتەوەی چیەکەی وەکوێ ڕۆی سەری خۆتیابەی و سەری خەڵکیش چونکە کە تۆ چیتە پێشەوە کۆمەڵێک لەگەڵ خۆتە خەیتە ژێر خۆڵە کە نەزانیت و بە بێ مەرجەکانی خۆی بیکەیت